بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمات زنجير بابتي آل بيتي بيغمرة صلى الله عليه وسلم جيان بسر أبين لا باسي آل بيتي بيغمرة صلى الله عليه وسلم قيشنا سر باسي خيزانة كاني خشوستمان أمرو باسي يكيكتر لخيزانة كان أكين دايكي إيمان داران زينبي كتشي جحش كاب أم الحكم ناسراوة. زينبي كتشي جحش دايكي أكاتا بوري بيغمبر صلى الله عليه وسلم، دايكي أكاتا بوري بيغمبر واتا بورزاي بيغمبر صلى الله عليه وآله وسلم. لأصلا ناوي برية خوشوي اسمان ناوي أقوربو زينب واتا بيغمبري خواه صلى الله عليه وسلم دو خيزاني هبو هردو كان ناويان زينب بو. زينبي كتشي خزيمة كعرزم كردن دو بو چوار مانگ لخزمت بيغمبر أبو صلى الله عليه وسلم دواي وفاتي كرد. لقال زينبي كتشي جحش كلخزمت بيغمبر صلى الله عليه وسلم أمنته لدواي خوشويستيش يكمن خيزانك كوفاة أكاتو أقاتو لاي بيغمبر صلى الله عليه وآله وسلم. كي لدايق بوا هندق للرواية كان أفرمون 6 سال بيش هجرت، هندێکیش ئەفەرموون 35 ساڵ پێش هیجرەت. هەرزوو بە مناڵی لە دوای بیعثەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانی هێنا. خۆی و عائیلەکەش بەگشتی عەبدوڵای کوڕی جەحشی برای سەحابیە، ئەبوو ئەحمەدی کوڕی جەحش عەینەن سەحابیە، حەمنە کە خێزانی موسعەبی کوڕی عومەیرە عەینەن سەحابیەیە، حەبیبە کە خێزانی عەبدوڕەحمانی کوڕی عەوفە. ئەوە خوشک و براکانی هەموویان زوو ئیمانیان هێنا. لەگەڵ ئیمان هێنانەکەیانە کەوتنە بەر زەحمەتی و ناڕەحەتی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواوی هاوڵان. یەکێک لەو خێزانانەی کە طبعاً پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەموو ئەو ئافرەتانەی کە هیجرەتیان کردووە بۆ حەبەشە 19 ئافرەت، چواریان خێزانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. زەینەب یەکێکە لەوانە کە هیجرەتی کردووە بۆ حەبەشە و خێزانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. طبعا ئافرەتێکی هەڵکەوتەیە لەناو قوڕەیشە زۆر کەس داوایان کردووە، لە گەورە سەرەکانی قوڕەیش داوایان کردووە کە شوێن پێ بکە. هەموو جارێ مشورەتی بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم، هەر جارێ خۆشەویستمان ڕەفزی کردووە. لە ئەخیرە هەمووتان حادیسەی زەیدتان بیستووە. زەید گەنجێکی مناڵکار کە کرایە خزمەتکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدی ئەو بوو. ئەم گەنجە کە لە خزمەتی پێغەمبەر ئەبوو صلی الله عليه وسلم دوای ئەوە دایک و باوکی هاتن بە دوایە دۆزیانەوە، نەچووە لەگەڵیانە، وتی لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمێنمەوە بە خزمەتکاری. حتا مامی پێوە دوتی کەس هەیە عەبدایەتی قبوڵکە بەسەر حڕیەتە؟ نا، لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمێنمەوە. لەو ڕۆژەوە ناویان لێنا بە زەیدی کوڕی محەممەد، هەروە مەشهور بوو. لە عەرەبە عادەتێکە و پێیان تەبەنی، کەسێک کوڕێکی کرد بە کوڕی خۆی و ئیتر بە ناوی ئەوە بانگەکرا، دواتر ئیسلام ئەوەی ڕەت کردەوە. زەید پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەینەبی هەڵبژار بۆ زەید، ئەی زەید، زەینەب شوکە بە زەید. زەینەب ئەمەی بەلاوە زۆر قرس بوو، وتی ئەنە ابن عەمەتیکە، ئەنە ابنەتو عەمەتیکە، من کچی پوری تۆم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، واتە نەسەبم زۆر ڕەفیع و بەرزە. فلا أرضاه لنفسي، قد بي رازي نابن بزيد كببيت هاوسري من. لم كاتا آياتك يتخوار وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة من أمرهم. هیچ ئیماندارێکی نێرینەیە من ئەگەر خوا جل جلاله یا پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاریاندا لەسەر شتێک بۆیان نییە اختیاری خۆیان بخەنە پێشەوە، ئەبێ گوێڕایەڵ بن. کە زەینەب گوێی لەم ئاەتە بوو، خۆی خەبەری نار بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتی بەو شتە ڕازیم کە
خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیان ڕازی بوو بە خێزانی زەید بەڵام طبعی زەینەب طبعێکی حیدەت و توندی هەبوو و خۆشی زۆر بە گەورە ئەزانی بۆیە لەگەڵ زەیدا ناکۆکی زۆر لە نێوانیانە هەبوو زۆر کات بە زەیدی ئەوت تۆ یەکێکی لە مەوالیەکان من یەکێکم لە طبقەی ساداتی ئەحرار طبعا ئەبەمە ئیسلام شتێکی زۆر گەورەی کوشت ئەویش ئەوە بوو کە هەندێک طبقە هەبوون ئەوەندە خۆیان بە بەرز ئەزای لە ئاستی خەڵک بەرزتر ئەم ئافرەتە لەم بنەماڵە گەورە لە بنەماڵی عەبدولموطەلیب لە بنەماڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شو ئەکا بە خادمێک و خزمەتکار و عەبدێک مەولایەک بۆیە ئەمە بووە هۆکاری ئەوەی کە عادەتێکی زۆر گەورە لە ناو مشرکینی قوڕەیشەوانە هەمووی بشکێ نەمێنێ لە پەنای ئەمەشە نەگونجانی لە نێوان ئەم دوانە ڕوویدا کوڕی من لە دواوە قسە مەکەن کوڕی من لەگەڵ ئێوەمە گیان قسە مەکەن دەیڵسن یا دوورکەونە لە یەکتر یا بە ڕێکپێکی بە ئەدەب دانیشن کوڕی من یا بچنە دەرەوە گیانی من کە مزگەوت یەکی قسەی تیا کرد نابێت دووەم کەس قسەکە کوڕی من زەینەب و زەید ئەم کێشەیە لە نێوانیانە دروست ئەم ئاڵۆزیە لە نێوانیانە ئیتر وردە لە دوای بوونی ئوسامەش هەر کێشە لە نێوانیانە علاجی کێشەکەیان پێ نەئەکرا لە دوای ساڵێک و زیاتر لە ساڵێ لە هەندێک ڕیوایەتە زوو زەید ئەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو کە زەینەب تەلاق ئەدەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئەمسک عەلەیکە زەوجەکە واتەقی الله لەخوا بترسە و خێزانی خۆت ڕاگیر کە بە ماڵەکەت تێک نەچێت ئەمە بووە هۆکاری ئەوەی کە درێژە بکێشێ لە ئەخیر ئەوتی وەڵڵاهی یا ڕەسوڵ الله لوتی زۆر بەرزە لەگەڵمە مامەڵەی لەگەڵ منە تەبیعی نییە من بە بچووک سەیرەکە تەواو دەرسێکی زۆر گەورەشی تێیە ئەو ئافرەتەی کە هاوسەرەکەی بە کەم سیرکە قەت ئەو ماڵە دانامەزرێ کۆتایی پێ لە ئەخیرە بۆیە لێرە کارێکی زۆر گەورە ڕوویدا یعنی لە زەینەبە دوو جار کاری گەورە ڕوویدا جارێک لە جارەکان ئەوە تا زەینەب ئەدرێ بە زەید عادەتێکی زۆر گەورەی ناو قوڕەیش و ناو عەرەب هەر هەمووی هەڵەوەشێتەوە کە ئەوەیە کە گەورەکان نەدرێن بە عەبدەکان کۆمەڵی ئاەتی مبارەکی قورئانیانە خوارەوە وإذ تقول للذي أنعم الله عليه وأنعمت عليه أمسك عليك زوجك واتق الله تۆ هەموو جارێ ئەتوێت بەو کەسەی کە خوا نیعمەتی بەسەردا باراندبوو ئازاد بوو لە عەبدایەتی و تۆش نیعمەتی بەسەردا باراندبوو ئازادی کردبوو پێت ئەوت ئەمسک عەلەیکە زەوجەکە واتق الله وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیزانی بە زەینەب امتحانی دووهەم دەست پێەکە طبعا زەینەب لە دوو امتحانی زۆر گەورە هەیە امتحانی یەکەمیان ئەمەیە لەگەڵ زەیدا امتحانی دووەم زەید بە کوڕی محەممەد ناسراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێت زەینەب بخوازی بۆیە ئەم شتەی لە ناخی خۆیان ئەشاردەوە و زۆر ئەترسا باسی بکە وتخشى الناس والله أحق أن تخشى لخلقي ترسي زمانيا لمنافق كان ترسي أحق تربوي لي بترسي إن جدوا فرمي فلما قضى زيد منها وطرا زوجناكها فلما قضى زيد منها وطرا يك الصحابة هي نايل القرآن هاتو بس زيد بس إمام أبو بكر هاتو القرآن ناوي هاتو إمام عمر ناوي هاتو إمام عثمان إمام علي تاك كسك ناوي هاتو أم زيدي كري حارثة دي كم جار بيانو زيد بن محمد دعي زيدي كري حارث حتى أنه كان بابلين أولادي بيغمر صلى الله عليه وسلم لقرآن باز نكراو هيج كسك لو أنا فاطمة بو عظمة باز نكراو كي باز كراو لنا أصحابه تنها زيد لبر أم حالتيك زور گرنگ بوو کە هەڵوەشێتەوە ئەفەرمێ کاتێک کە عیدەی تەواو بوو لە زەید و ئێمە زەینەبمان کردە خێزانی تو ئەم وشەی زەوەجناکەها لە دوای ئەمە هیچ نیکاحێکی زەینەب نەکراوە زەینەب تاکە ئافرەتێکە کە خواجە لەجاو خۆی بڕیاری زەواجی داوە لە ئاسمان لەسەر زەویان نییە وەلیەک نەهاتووە بێت وەلیەکە دانیشێ و ئەوە کچی خۆمدا بە تۆ یا ئەو خوشکەزایەکی خۆم مەسەن برازایەکی خۆمدا
خوا جل جلاله فرمي زوجناكها ئێمە خۆمان کردمانە خێزانی تۆ بۆچی علەتی ئەمە چی بوو طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی زۆر پێ ناڕەحەت زۆر لە زمانی منافقەکان ئەترساوە دوایش قسەیان کرد أفرمي كي لا يكون على المؤمنين حرج في أزواج أدعيائهم إذا قضوا منهن وطرا وكان أمر الله مفعولا أفرمي بوي إيمان داران هيج حرجك لو نبينن أو من أراني كخوان بيانوتون أمانة كري إيمانو ناويان لناونو ادعاء أوان كدوك أمانة كري لا حقا شا كري أوانين أجر هاتو خزاني كان هبو طلاقي دا كلنا عادتي أو كاتي عربيانو بوكي أو مالي بەڵام بالحقيقة بوكي نبو أفرمي بويان هي أو أفرتانا بخوازن وكان أمر الله مفعولا ئەلێرەوە دەرگایەکی زۆر گەورە کرایەوە لەناو قوڕەیشە و لەناو عامەتی عەرەبە زۆر بوون ئەو عەبدانەی کە ئازاد کرابوون بە کوڕی خۆیان سەیریان ئەکردن و مامەڵەیان لەگەڵا ئەکردن ئەو عادەتە هەمووی هەڵوەشایە نەما شتێکی تر هاتە ئارەوە ئەویش ئەوە بوو کە هەر کەسێک یەکێک لە ئەولادەکانی ئەگەر بە ناوی کەسێکەوە ناو لێ نابێ با بڵێن یەکێ لە عەبدەکانی بە ناوی خۆیەوە بە ناوی کەسێکی ترەوە هەر کەسێک ئەوەی کە فەضڵێکی بەسەرا کردووە هەمووی هەڵوەشایەوە منافقين ليرة دسيان كربا قصة كردين هنا أنو بردني قصة لنا مدينة وتيان حرم محمد النساء الولد وقد تزوج امرأة ابنه وتيان أوتال لم لا بإما الله على النبي خزاني كركان بخوازنا وحرامي كردو لولا شو خوي أشي خزاني كركي خوي إهانته آية كتير هاتخوار وما كان محمد أبا أحد من رجالكم محمد صلى الله عليه وسلم باوكي هيجي كيلا بيا وكان لأيوانية ولكن رسول الله وخاتم النبيين أو رسول خوايا وخاتم بيغمبرانا وكان الله بكل شيء عليما خوايا يقول خوي آقاي لها مشتكى إن جاء ليرة آياتك زور تايبت هاد ادعوهم لآبائهم أو عبدانا بناوي السيدة كان يانو بان مكن ملن زيدي كري محمد ملن زيدي كري حارث فإن لم تعلموا آباءهم أي قد نتنازع من الله بسوك كزنا زاني باوكي كيه أي بناوي تشيو بايكين كنيشان لعربة بو دانا وخوا جل جلاله فرموي فإخوانكم في الدين وأنا برائي وأنا لدين كابو زينب رضي الله تعالى عنها دايك إيمان داران لحياتها دو زواجي بيني ولا هدو زواجك بندكي قورا بو مسلمانا درسيكي زور قورا بو مسلمانا لقل زيدة درسيكي زور قوري لقل بيغمبر صلى الله عليه وسلم درسيكي دوهمي قوري عادتي تبني بكاملي هالوشاية أم آية مباركة كلمة شتيا أفرمي وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشى إما اشتك من هي لتفسيرها بيوتي تفسيري إسرائيلي تفسيري بنو إسرائيل إسرائيليات ناو تفسير أنواع وأشكال روايات السير سيرتيا وبر الروايات موضوعي زور زوريتيا ألم آياتا طبعا كلا آيات مشكلة كان لقرآن أمن دكافرو بيدين قصيان لسر كردوها إتر هيا هاتوا وتويتي بيغمر صلى الله عليه وسلم حزي للزينب ودواي زينبي بالزيت طلاق دا إتر هريا كي قصية كهيتي لشأني بيغمران عليهم الصلاة والسلام ناوشيتوا بيغمران عليهم الصلاة والسلام معصوم بون همو أو آيات باسئك تنهى أون ديك بيغمر صلى الله عليه وسلم لزمان منافقين أترسى لزمان يهود أترسى قصة لسري خوا جل جلاله ردي همو إداية أم امتحانك قورة قرسي خصصر بيغمر صلى الله عليه وآله وسلم أم آية مباركة قصي زور زورو لهم كتابة كان أخواننا طبيعي بلا بشي همو تفسير كان بشي إسرائيلياتي تيا أو بشي إسرائيليات بزور بوريانا ما مالي لقلا بكري شو كتابي بابلين أمتاني بيشو إنجيل بابلين زياتر إنجيل توراة كمتر شو كان نسخي كاملة بردسة إنجيل زورشتي وتولى حقي بيغمبران نشياوة همو أوانا نقل بوتنا وتفسير القرآن والله علماء هاتون دياريان كردو تحديديان كردو وتوانا همو أو إسرائيلياتاني كهي السيبشة بشي كان موافقي قرآن والسنة مش قبول مانا بشي كان مخالفة ردي أكينو بشي كان مسكوت عنه نمخالفة نموافقة وتوانا مش زور اعتمادي ناخي نسر بلام دجيشي ناوستين شكا بيغمري خواه صلى الله عليه وسلم للروايات كافرما لا تصدقوهم ولا تكذبوهم أجر أهل كتاب شتي كان لكتابك خويا أنا خوين دوا نبلن راستك نبلن دروك
احتمال قصي خوابي احتمال شدروب نازاني دەستکاری کراوە کتێبەکان و تحریف کراوە بنمونە مثلا ناوی ئەصحابی کەهف چین مثلا دایکی یوسف ناوی چی بوو بۆ نمونە مثلا خێزانی موسى عليه السلام ناوی چی بوو ئەمان هەمووی لەو بەشن کە مەسکوت عنهوە نەئەتوانین بڵێن وایە نەئەتوانین بڵێن وان نییە مەسکوت عنه قبولی ئەکەین و قسەش ناکەین تایە و تەسیرێکیش لەسەر عەقیدەی ئیسلامی نییە وها بێ وها نەبێ شتێکی مێژوویە تەسیر لەسەر عەقیدەی ئیسلامی نییە لەم ئاەتە مبارەکە بەشێکی زۆر ئەحادیثی مەوضوع هەن و بەشێ لەم ئەحادیثە مەوضوعانە نەقڵ بوونەتە ناو تەفاسیری عەرەبی و بەشێکیشی هاتووەتە ناو تەفاسیری کوردیش بۆیە ئەبێ لەو ئاەتە بە وریانە مامەڵ لەگەڵ تەفسیرەکانە بکرێ و بزانین چۆن مامەڵیان لەگەڵاکەین چونکە ئەو ئاەتە هیچ ڕەبتی بەو بابەتەوە نییە بچینەوە سەر باسی زەینەب عەلەیها السەلام دایکی ئیمانداران زەینەب کاتێک کە ئەم ئاەتەیان بۆ خوێندەوە و بۆیان باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆتە هاوسەری تۆ بەڵام بەبێ نیکاحی سەرزەوی نیکاحێک لە ئاسمان کراوە ئەفەرمێ سەجەدەت سوژدەیەکی دوور و درێژی برد وصامت شهرين متتابعين دوو مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بوو لە خۆشی ئەوەی کە بوو بە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لەو ساڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەینەب بۆ خێزانی ساڵێکی عسر و قورسی بوو لەناو مەدینە گرانی بوو زەحمەتی بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وەلیمەیەکی سەهلی بچووکی بۆ کرد هەندێک خورما و هەندێک حەڵوایان دانا خەڵک خواردی و کۆمەڵە شتیدا بە زەینەب کە شتەکان کەم بوون گۆزەیەکی بچووکی دایە و فەرشێکی بچووکە ڕای بخا دۆشەکەیەکی بچووک و هەندێک شتی بەسیط و عەبایەکی دایە بۆ زەینەب هەر ئەوانە تەنها مارەیەکەی بوون مارەیەکی قورسی نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو شتانەی لەبەردەسا بوو لەو کاتە ئەرجەحی ئەقوال ئەوهایە کە لەو کاتە ئەم عومری 35 و ساڵی 5 کۆچی یا 3 کۆچی اختلافی تایە ساڵەکان گرنگ نییە مهم ئەزانین کە لە عومری دەوری 35 ساڵێکایە کە شو ئەکا بە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئیمامی ماوەردی ئەفەرمێ لەم کاتی وەلیمەیە کە وەلیمەیەک دروست کرا و ئەصحاب هاتن کۆبوونەوە ئەصحاب هەڵ نەسان زوو حەزیان ئەکرد دابنیشن حەزیان ئەکرد لە خزمەتی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم زۆر دانیشن خۆشەویستیش صلی الله عليه وسلم شەرمی ئەکرد لەوەی کە پێیان بڵێ بڕۆن خوا جل جلاله ئاەتێکی ناردە خوارەوە و ئاەتی حجاب بۆ خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەمە هاتە خوارەوە فەرمێ یا نساء یا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوت النبي إلا أن يؤذن لكم یەکەم مەرج قد نەچنە ماڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیوتەکان و حجراتەکان إلا بإذن نەبێ ئەمە یەک إلى طعام غير ناظرين إناه ئەگەر خواردنێک لەوێ ساز کرا و بانگ کران ئەگەر بانگ نەکران ئیزن نەدران لە خۆتانە خۆتانی پیان نەکەن یاساکەیەتی وإذا دعيتم فادخلوا ئەگەر دعوت کران بچن فإن طعمتم خواردنەکەتان خوارد فانتشروا یەکسەر دوورکەونەوە دامەنیشن مستأنسینە لە حەدیث ئیتر قسەی خۆش دەگەڵ یەکاکەن و بەشکم گوێمان لە قسەیەک بێ ئەو قسەیە بکە ئەویتر نا چۆڵیکەن بۆ إن ذلك يؤذي النبي فيستحي منكم ئەمە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئازار ئەدا بەڵام شەرمتان لێ ئەکە هیچ ناڵێ لەگەڵتانە لە دوای ئەمە ئاەتی حجاب بە کاملی هاتە خوارەوە فإذا سألتموهن فاسألوهن من وراء حجاب ئەگەر هەر شتێکتان داوا کرد لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پشتی پەردەوە داوایان لێ ئەکەن یا قسەیان لەگەڵ ئەکەن یا پرسیاریان لێ ئەکەن ئەمەش بوو بە حادیثەیەکی تر لە ژیانی کێیە لە ژیانی زەینەبە وەکو ئیمام ماوەردی باسیەکە بۆیە لە دوای هێنانی دایکمان زەینەبەوە ئاەتی حجاب هاتە خوارەوە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامەڵەیەکی جیاوازتریان لەگەڵ خێزانەکانی پێغەمبەرە ئەکرد صلی الله عليه وسلم مناقیبی گەورەی زەینەبی کچی خوزەیمە زۆر زۆرە زەینەبی کچی جەحش ئەفەرمێ یەکێک لە مەناقیبە زۆر گەورەکانی بریتی بلەوەی کە پێ ئەوترا ئوم المەساکین یەکێک لە ناوەکانی نازناوەکانی ئوم الحەکەمە یەکێکتر لە نازناوەکانی بێتە لە ئوم المەساکین هۆکاری ئەمەی کە پێ ئەوترا ئوم المەساکین
ئەوە بوو کە بەخشندەیەکی ئەنداز بە دەری ئەکرد. دایکمان عایشە ئەفەرمێ ئەو لەبەر ئەوەی کە ئەشتیتوانی خۆی کەسابەتکە کاسپێشی ئەکرد و ئەمەشی کە وەری ئەگەر ئەی بەخشی لە هەمومان زیاتر بەخشندەیی کردووە. ئەفەرمێ زۆر کات ئەی نازان بەسەر خێزانەکانی ترا خێزانەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئێوە هەمووتان خزمەکانتان مارێ کردوون لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس من خوا جل جلاله وزوجني الله من فوق 7 سماوات لە پشتی 7 ئاسمانەوە منی مارە بڕیوە. جارێکیان لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتە وتی یا رسول الله أنا أعظم النساء عليك حقا لە هەموو ژنەکان حەقم زۆرە بەسەر تۆ مافی زۆرترم هەیە. فەرمووی چۆن؟ فەرمووی أنا خيرهن منكحا لە هەمویان باشتر نکاح کراوم خوا نکاحی کردوم وأكرمهن سترا ولا هەمویان زیاتر خۆم ستر ئەکەم لە دوای هێنانی منیشەوە خوا ئەمری ستری کردو ئیتر هەموو خێزانەکان لە پشتی ئەوە قسەیان ئەکرد لەگەڵ خەڵکە وأقربهن رحما لە هەمویان لە تۆ نزیکترم من کچی مامی تۆم هیچ کەسێکیان نییە بە ئەندازی من هەمویان غەریبن بەس من خزمی تۆم. وزوجنيك الرحمن من فوق العرش وكان جبريل عليه السلام هو السفير بذلك لفوق عرشه من ما ركره ومن جبرائيل أو السفير ولا نيوان مانا إن جاوتي من كشي عمتي توم وخزمي توم بوري توم ليس من نسائك قريبة غير لا لمن زيادة هيك كسيكدني أو قريب ونزيق بأي بيغمر صلى الله عليه وسلم خوش يسيد المان طبعا يعني درسي كي زور قورا سير أداب خۆشەویستمان گوێ لە هەموو قسەکانی ئەگرێ و زەردەخەنەیەکە لە یەک تەستیقی قسەکانەکە ئەگەر ئەو ئافرەتانە هەڵەیەکیان کردووە خۆشەویست بۆ ڕێککردوێنەوە قسەیەکی تریان کردووە هەڵەنەوە بێ سەماحەتی پێداون چونکە هەر یەکێک لەوانە غیرەتێکی تایبەتی خۆی هەبوو قسەی هەبوو ئەوانە. دایکمان عایشە ئەفەرمێ لەم ئەڕە ئیمرەئەتەن قەط خەیڕن فی الدین من زەینەب. طبعا عەجزم کردن هەموو ڕیوایەتەکان باسی ئەوسافی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکمان عایشە گێڕێتەوە. أو ضريتي باشا منافسيتي بلام أفرمي حج أفرتكم نبينا ولا دين داريا وكو زينب وأتقى الله لهما بتقوى تربو وأصدق حديثا زور قصير راز وقدروا لنا أبي سرا وأوصل للرحم زور لهموان زيادة الرحم جيب جيكر خزم كاني بسر أكر دوا وأعظم صدقة لهمك الصدقي زيادة الأكل لهموي مهم تر وأشد ابتذالا لنفسها في العمل الذي يتصدق به لهمك زياتر لا شيء خوي ماندو أكر صدقي بلا شيء أكرت طبعا الصدقة بباره هي صدقة بلا شيء إنسان جاري وهي أشياء إجبو كسي يشتركها خزمتي كسي يشتركها بلا شيء خوي ماندو أكا أفرمي كزنب وكو أي بيه بكري بويا بيغمري خواه صلى الله عليه وسلم جاري كان بعابدنا بأباه أفرمي وصفها النبي للرواياتك بالأواها فەرمووی شکل ئافرەتە زۆر عابیدەکان باسی بابەتی هەنگوینەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی خوار لە ماڵی زەینەب و لەگەڵ حەفسە و عائیشە و ئایەتێکی تر کە ئێتە خوارەوەی ئەیها النەبی لما تحرم ما أحل الله پێشتر باسم کردو لە خزمەتتانە. ڕیوایەتی بۆ حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیوایەتەکانی کەمن 11 حەدیثی هەیە بەس 11 حەدیثی هەیە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕیوایەتی کردبێ لە ساڵی 20 کۆچیە وەفاتی کردووە. یەکەمین خێزانێکە کە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم گەشت بێتەوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. جارێکیان خۆشەویستی دڵمان هەموو خێزانەکان دانیشتە بوون فەرمووی کێ لە هەمووتان زیاتر بە من ئەگات زووترین کەس بە من ئەگا فەرمووی ئەطوەلکن یەدەن کامتان سەخاوەتی زۆر بێ ئەوە زووترەکە. ئەفەرمێن بۆیە خێزانەکان هەر هەموو منافسەیان ئەکرد لەسەر ئەوەی سەخاوەتیان زیاتر بەس کەس وەکو زەینەبی پێ نەئەکرا. أفرمي دايكمان عائشة أفرمي كانت تعمل بيدها وتتصدق بدسي خوي أشو إيشي أكر الصدق بجستا أشو إيشي هاوكاري أمي أكر أبي تري أكر على اللي هوما زياتر بدم خلقه وهبو إن جاكاتي لسر مرجي شابو تصوري أم سخاوة جوركن لزمان إمام عمر أفرمي كفنيكم حاضر كردو أجر عمر كفنيكي بون ناردم كفنكي خوم كان بخير مەڵێن کفنی هەیە ئەوەی عومەر بگێڕنەوە وەریگرن تازەوە بوو بە مڵکی من ئەو بۆی ناردوم ئەوەی خۆم بکەن بەخێر بیدەن بە کەسێک. ئەینجا فەرمێ نەعشەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دوو دار بوو خۆشەویست لەسەری برا بۆ سەر قەبران ئیمامی ئەوبەکریش لەسەر برا
لدواي أو شيء يعني لناو أفرتانا لدواي إمامي أبو بكر لدواي بيغمر صلى الله عليه وسلم أو نعشر إمامي أبو بكر شو تسري لدواي أو دايك من زينب إمامي عمر كزينب دايك من وفاتي كرد كومالي أحكامي فقهي زور قوري دامزا إيشك لو أنا فرموي تنها خز مكاني ومحرم مكاني بابن كزنيت نبادا مثلا شوينك لجستي ببين نشتيك بوشوازا أفرمي يشك لأفرتكان بنت عميز الأنصاري كان فرموي من شتيكم بينيوا هستم بيكردوا أكري أما جيب كين نعش دروس كين الله نعش كي بيغمريان هنا صلى الله عليه وسلم لبنوا دو داريان لدا لسر شو دو دار شتيك يعني دا بسرا درنا أكوت مردوكا واتجستي مردوكا لكفنكا درنا أكوت وكوي استي إيه ما كتشون دوري كي بدروس كراوا أفرمي أما بو بهوكاري أوي لدواي أو إمام عمر فرموي هرج كزيه بابت الله خلقي مدينة هموي هاتنا دروا بدواي جنازكي أم سلمة يكمين آفرتي كبيوان شون جنازكي كوتبن محرم وغير محرم بريتي زينبي كتي جحش داكي إيمان دارا بوي هموان بيكوا لدواي أما أم جوري بابلين نعشي يعني دارميتي بزماني كردي هي آفرتان هي بيوان جيها كراو ليكت هي بيوان اعتيادي مردوكە دەرەکەوت بەڵام هی ئافرەتان شتێک ئەدرا بەسەریە وەکو کوخێک ئاوە بەسەریەوە دانرا ئیتر بوو بە نعشێکی تایبەتی ئافرەتان لە دوای ئەوە دایکمان زەینەب حتا مردنەکەشی بۆ شێوازە سوودێکی بە موسڵمانان گەیاند کێ نوێژی لەسەر کرد ئیمامی عومەر ئەو ڕۆژەی کە وەفاتی کە ڕۆژێکی زۆر گەرم بوو بێحەد زۆر کەس خۆی نەئەگرت ئەوەندە گەرم بوو إمام عمر بويا كمين جار لسر قبران هات خيمي جورة فسطاتي جوري دانا لجير خيمة كان ناشت أوجبوا بفقه كتير فقه شي جورة كأكري أجر روج زور جرم بو يا خلك مثلا باران بو آية ناينولي بدن بسر خويانا آية پردهی شي جورة بدن بسر خويانا بوي خورك عزيتي الندى يا بهر شوازك لشوازة كان أوجبوا بابتي كي زور جورة لوفاتي دايكمان زينبي كشي جحش بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم خزانة كان لآل بيتي أون هندي لخزانة كان من باس كردو هنديك ماوة أمانيك عرسانة كان لخزمتي خزانة كان هريا كيان سرمشقه كبو إم هريا كيان إما لنوجه كان صدقتها الصلوات بو آلي بيغمر ناردو صلى الله عليه وسلم بو أم خزانة ناردو أبي بيان ناسين أبي بزان كيان أبزاني كامانا برسال دي أكريه كمين خزاني بيغمر صلى الله عليه وسلم لدواي خوي كوفاتي كرجيشتو بأو وفاتي كركيو زينبي كشي جحش كاميان لحياتي خوي وفاتي كرنيوجي لسركر زينبي كشي خزيمة كاميان وفاتي كر بيغمر صلى الله عليه وسلم نيوجي لسر نكرت خديجة كتو نيوج فرز نبو وهكذا همو أوانا أحكاما أوانا همو برسيارا همو حياتي أمانة دراسي زياتري أوي لكورنوي زياتري أوي وستان لخزمتي أنا زياتري أوي كلمات كانيان حديث كانيان شيان روايات كردوا فقه لسر أمانة شيا لسر أوفر مدانة شيا همو أمانة بابتاني كان بيوسيان بدراسة لكورنوي داوا أكن لذاتي باكي پروردگار خويا رحمته بزي خود بسلمنا ببارنا يا ربي خويا كرمي خود بسلمنا زيادك يا رب العالمين يا ربي خويا بروشواني قدر أروين هاوار بولايتو إهنين خويا داوال لي أكين بكرم ورحمتي خوت شواني قدر بقسمت مانك يا رب العالمين بمن يرى لو عبداني كشواني قدر بقسمتي أن أكي يا أكرم الأكرمين يا ربي خويا لهمو قناها كان ما نبورا قناها نبا أشكرا كردو ما نعفو مانك ببنهان كردو ما نعفو مانك نمان زاني وكردو ما نعفو مانك زاني ما نو زيادة الروي مانك لحقتا خويا عفو مانك خويا داوال لي أكيد بكرمي خوت ورحمتي خوت وبزي خوت درجة كان خير بسلمان أبكر يا رب العالمين إلهي بو عبدانا من قبولك كلما جي رمضان ليان خوش أبي كبهشتيان بقسمت أكي كلا أريد وزخ نجاتيان أديت قتاريان أكي يا إلهي داوال لي أكين بكرم ورحمتي خوتو بزي خود بركات بسر مانا ببارنا بركات بسر جيان مانا ببارنا بركات بسر طاعة وعبداتي وكلمات مانا ببارنا يا إلهي داوال لي أكين بناوي جواند بصفتي برزب اسمي عظمت برحمته وكرمي خود يا إلهي بركات بسر شار وولات أمتي بيغمرها صلى الله عليه وسلم ببارنا يا إلهي أمشر وآشو بيكوتتنا أمتي إسلامي خوا اقتار من كلي يكمن خا
دڵمان یەکخە ماڵمان یەکخە لە بەرامبەر کافران بەهێزمان کە کافران سەرشۆڕکە یا رب العالمین خۆی ڕەحم بە مسلمانانی سوودان بکە خۆی ڕەحم بە مسلمانانی غەزە بکە خۆی ڕەحم بە مسلمانانی سووریا بکە خۆی ڕەحم بە مسلمانانی هندستان بکە خۆی ڕەحم بە مسلمانانی هەموو جیهانی ئیسلامی بکە یا رب العالمین یا ربی خۆی هەر مسلمانێک لە هەر شوێنێکە لە تنگانەیەکە لە ناڕەحەتێکە لە زەحمەتێکە خۆی تۆ بەهانای وەرە یا رب العالمین یا ربی خۆی لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە دەروی خێر لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەرەوە یا ئەکرەم الأکرەمین یا ربی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی مەحەبەتی دڵی ئێمە پێ بگەینە یەک ناومان لە خزمەتیا بێنە صلاة و سلامی ئێمە یا ئیلاهی بگەینە بە خۆی و یار و یاوەرانی یا رب العالمین یا ربی خۆیە محەبەتی ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵمانە زیاد کە سڵاوی دڵی ئێمە بگەینە ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ربی خۆیە لەو کەسانەمان بگێڕە کە بە ڕاستەقینی خواناسی بۆ تۆ ئەکەن یا رب العالمین خۆیە بە ئەهلی دینداری و خواناسی قبوڵمان کە بە ئەهلی ڕضای خۆت قبوڵمان کە یا رب العالمین خۆیە ڕازی بە لێمان و ڕازیمان کە لە خۆت یا رب العالمین خۆیە ذیکرمان کە و بمان خەرە سەر ئەوەی کە ذیکری تۆکەین یا رب العالمین خۆیە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت دڵێکمان بدەرێت کە فکری تۆکە زمانێکمان بدەرێت کە ذیکری تۆکە خۆیە ذیکرەکانمان لێ قبول کە سەڵاواتەکانمان لێ قبول کە نوێژەکانمان لێ قبول کە ڕۆژەکانمان لێ قبول کە تاعەتەکانمان لێ وەرگرە یا ئەکرەم الأکرەمین یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت خۆیە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خۆیە بە کەڕەمی خۆت ئەو ساڵی کێتە پێشەوە بۆمان بیکەرە باشترین ساڵی ژیانمان جوانترین عەبدایەتی بۆ تۆ بەرزکەینەوە باشترین ڕزقمان پێ عەتاکە چاکترین لەش ساغیمان پێ عەتاکە لە هەموو گوناهێ دوورمان خەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە چاکانی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان گرفتێکی بۆی چارەسەرکە ئەومان قەرزار قەری سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان کەم ڕزق ڕسی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خۆیە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە ئەوەی کە ئەیزانین کە نایزانین ئیلاهی شیفامەوە بنێرە یا رب العالمین یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت ئیلاهی ئێمە زمانمان کورە لە دوعاە بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعا ئەکەین یا ئیلاهی ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو ژیانە هەر چاکەیەکی داوا لێ کردو ئێمەش چاکەت داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیەکی پەنا پێگرتووی خۆی ئەمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء أجبوري وخال من قبل